بینەرانی بەڕێز لە هەرجێکن سڵاوێمەتان لەبێت هەم کاتەوە هەموو کاتێکتان باش بێت هیوای ڕۆژێکی خۆش و دەستپێکی ڕۆژێکی خۆش بێ بۆ گشتلایەکتان بارمەتی هاوکارانم بەرنمەیەکی نوێتان پێشکەش دەکەین. بەرنمەی چاویگەلی کوردستانی ئەمڕۆمان بە شێوەیەکی گشتی تایبەتە بە ژینگە بەڵام بە دوو ئاڕاستە قسەی لەسەر دەکەین لە بەشێکی بەرنمەکەدا باز لە وزەی پاک و بەرەمێنانی وزەی پاک و بەکارهێنانی دەکەین و کاریگەریەکانی لەسەر ژینگە هەڵبەت ئێستا لەسەر ئاستی جیهانی گرنگێکی زۆر بە وزەی پاک و بەرەمهێنانی وزەی پاک دەدرێ بەڵام ئایا بە شێوەیەکی گشتی وزەی پاک چەند جۆری هەیە بە چەند جۆر بەرهەم دەهێنرێ و دیارترینیان ئەوانەی کە بەکار دەهێنرێ کامانن و ژینگەی هەرێمی کوردستان تا چەند گونجاوە بۆ بەرەمهێنانی وزەی پاک و کام جۆر لە وزەی پاکیان کام جۆرانە لە هەرێمی کوردستاندا بەکار دەهێنرێت. و گرنگیەکانی چین یاخود سوودەکانی چین ئایا تەنها ئەوەیە کە سوودی هەیە یاخود ئەوە تا زیانی هەیە ئەگەر زیانیشی هەیە و کاتە زیانەکانی چی دەبن و حکوومەت و لایەنی پەیوەندیدار پێویستە چی بکات بۆی کە گرنگیەکی زیاتر بەم بابەتە بدا بە وزەی پاک و بەرەمهێنان و بەکارهێنانی بدات. ئەم بابەتە لە بەشی دووەمی بەرنمەکەدا گفتوگۆی لەسەر دەکەین. لە بەشی یەکەمی بەرنمەکەیە باز لەو خۆڵ و خاشاکە دەکەن یاخود زبڵ و خۆڵ و خاشاک و بە شێوەیەکی گشتی و کاریگەریەکانی لەسەر ژینگە. هەڵبەت ئەو خۆراک و پێداویستیانی کە مرۆڤ لە ژیانی ڕۆژانەیدا بەکاری دەهێنێ بەشێکی وەکو پێداویستی بەکار دەهێنێت و بەشێکیشی دەبێتە پاژماوە و فڕێ دەدرێت بە پێی ئەو توێژینەوانی کە کراوە لەسەر ئاستی جیهانی. ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە نێویاندا هەرێمی کوردستان و عێراق یەکێکن لەو ناوچانەی کە پاژماوەیان زۆرە یاخود پاژماوەکان بە شێوەیەکی گشتی پاژماوەیان زۆرە. چەندێک پێداویستی بەکار دەهێنن بە نزیکەی نیوەی دەبێتە پاژماوە یاخود بڵێ نیوەی بەکار دەهێن نیوەی دەبێتە پاژماوە. لە کۆکردنەوەی ئەم پاژماوانەدا ئایا چی لێ دەکرێت هەڵبەت لە هەرێمی کوردستاندا ئەگەر ئێمە باسی لێ بکەین زیاتر جەختەکەمان لەسەر هەرێمی کوردستان دەبێت و بە دیاریکراویش سلێمانی ژمارەیەکی زۆر ئێمە کارگەمان هەیە کە هەر یەکەیان بۆ خۆی پاژماوە پاشەڕۆیکی زۆری هەیە و لەگەڵ ئیدا نەخۆشخانەکان بە هەمان شێوە کە ئەویش پاژماوەی پزیشکی زۆری هەیە کە کاریگەری خراپی دەبێت لەسەر هەم ژینگە هەم لەسەر تەندروستی مرۆڤ لەگەڵیشیدا یان بڵین بە شێوەیەکی گشتی پاژماوەی هاوڵاتیان و ئەوەی کە فڕێ دەدرێت خود زیاد لە پێویستی هاوڵاتیان و فڕێ دەدرێت چی لێ دەکرێت چۆن بە شێوەیەکی زانستیانە بە شێوەیەکی ئەندازیارانە لە ناو دەبرێت. گفتوگۆیان بابەتە دەکەین لەگەڵ دکتۆر بورهان عەبدوڵڵا کە بەڕێزیان لێپرسرایی بەشی ژینگەن لە بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانی سلێمانی. دکتۆر بورهان بەیانێت باش و بەخێراتی. زۆر سپاس. زۆر سپاس. دکتۆر سەرەتا بە گرافیک دەست پێ دەکەین هەندێک زانیاری لەسەر بابەتەکە لەسەر زبڵ و خۆڵ و خاشاک دەخینە ڕوو دواتر گفتوگۆی لەسەر دەکەین. زبڵ و خاشاک لە هەرێمی کوردستاندا ڕۆژانە نزیکەی 6,000 تەن زبڵ و خاشاک فڕێ دەدرێت مانگانە نزیکەی یاخود 10 ملیار دینار خەرج دەکرێت بۆ کۆکردنەوە و گواستنەوە و داپۆشینی. دەچینە گرافیکی دواتر. چارەسەری زبڵ و خاشاک لە زۆربەی شار و شارۆچکەکاندا دادەپۆشێ لە ناو شاری سلێمانیدا دەگۆڕێت یاخود گۆڕینی بۆ وزەی جێگرەوە کە دواتر ئاماژە بەوە دەدەین وزەی جێگرەوە چی دەکرێتەوە. پارێزگای دوهۆک و قەزای ئامێدی پرۆژەی جیاکردنەوەی خاشاکیان هەیە. دکتۆر بورهان کە لە گرافیکەکەدا هاتووە دەڵێن ڕۆژانە نزیکەی 6,000 تەن زبڵ و خاشاکمان هەیە ئێمە بەڵام دیارە لەو بڕەکە چەندی پاژماوەی خۆراکی و مادەی ئەندامیە و چەندی شوشە و پلاستیک و مقەبا و کارتۆنەکانە. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. ئێمە وەکو جەنابە لە گرافیکە باست کرد لە سەر ئاسی کوردستان ئەو 6,000 تەنەمان هەیە بەڕاستی ڕۆژانە. ئێمە گەر باسی شاری سلێمانی و شار و شارەچەکانی دەوروبەری بکەین بۆ ناو سلێمانی نزیکەی 1000 بۆ 1200 تەنمان هەیە و بۆ شار و شارۆچکانی دەوروبەریش بە هەمان شێوە تەسەوڕەکەین لە بینی 1200 بۆ 1500 تەنمان هەیە ڕۆژانە. بەڕاستی ئێمە بەداخەوە تا ئێستا ئەو شێوازەی کە هەمان تەنها کۆکردنەوەی خۆڵ و خاشاکە. ڕاستی ئێمە لە ساڵی 2012 بە هاوکاری ڕێکخراوی یونیسف ماسەر پلانێکمان کرد بۆ ئیدارەدانی پاشماوەکان لە سنووری پارێزگای سلێمانی کەوا
ماسەر پلانەکە بەنامەی تێدا بوو بۆ مەداکوت و مامناوەند و مەدای درێژ بۆ چۆنێکی چارەسەرکردن بە ڕێوەبردننی پرۆسی خۆڵخاشاک لە سنووری پارێزگای سلێمانی. ماسەرە پلانەکە بۆ ماوەی 20 ساڵ بوو لە 2012 بۆ 2032 کەوا بەردەوام بێ و بە قۆناغەکان بۆی دیاری کرا بوو کەوا چی بکرێت. خۆشبەختانە ئێمە لە 2012 بۆ 2014 دەستمان پێ کرد بە دامەزراندنی سیستمێک بۆ سنووری پارێزگای سلێمانی بە دروستکردن چەند بنگەیەکی گواستنەوە بۆ خۆڵخاشاک، یعنی خۆڵخاشاکان لە شار و شارۆچ کە بچووکان و کۆ بکەینەوە بیبێنە شوێنێکی تایبەت لێ هەندێک سۆرتنی سەرەتایی بۆ بکرێت پاشان گواستنەوە. بەپێی ئەو زانیاریانەی کە ئێمە هەمانە بۆ وەڵام بۆ پرسیارەکەی جەنابێت لە کوردستانە ڕۆژەی زۆری پاشماوەکان پاشماوەی خۆراکی بەپێی ئەو دراساتانە کە ئێمە هەمانە لە زۆر شوێن ئەگاتە لە سا 60 یعنی لە بۆ لە سا 60 بگە زۆرتریش یعنی ئەتوانین پاشما خۆراکیان بکەین بە سێ جۆری سەرەکیەوە ئەوانەی کە لە ماڵانەوەیەن بازرگانیەکان و لە ئەوەی کە لە پاکردنەوەی سەرجادە و شوێنە گشتیەکان دروستە بێ لە سا 73 ئەو پاشماوانە لە ماڵانەوەیە ئەم ئەوی کە لە ماڵانەوەی خۆکو خۆمان نەزانین بە زۆری بەشێکی زۆری پاشماوەی خۆراکیە یعنی ئەم پاشما خۆراکیە ئێمە وەکو ئەو دراساتانی کردومانە تا لە سا 60 ماوادی ئۆرگانیە بەڕاستی ئەوەیشی کە لە دەتوانین بڵێن زووتر شیە بێتەوە لە زەویدایان کاریگەریکی ئەو تۆی نابێت بەڵێ بەراورد بەوانی ئۆرگانیە کەڵین ئۆرگانی عنی زۆر ئاسانە کە هەر گەشتە زەوی ئەتوانێت شیبوونەوەی ڕۆدات و شیکردنەوەی بایۆلۆژی ڕۆدا بە پێی ئەو دراسەیش کە من کردومە حتا بۆ گشت بڵێن پاشماوەکان لە کوردستان لە سا 80 پاشماوەی کوردستان دیگریدەبڵە بە ئینگلیزی پێڵێن یعنی قابلی هەڵوەشانەوەی بەڕاستی ئێتر شەر نییە خۆراک بێ وەکوتم لە سا 60 خۆراکە لە سا 20 لەوەچە بۆ نمە کارتۆن بێ یعنی شتانی تر بێت جگە لە شوشە و پلاستیک و ئاسنەوەوانەکەەوە قابلی شیبوونەوە نین بەڕاستی ئەو شێوازێکی ئێمە ئێساکەن تا ئەوەی شەیە بەرداوامە تەنها کۆکردنەوەی بەڕاستی برێت چەند شوێنێک و کۆکرێتەوە بەڵام خۆشبەختانە لە ناو شاری سلێمانی ئێمە پرۆژەیەکی RDF-مانەیە کەوا بە شێوەیەکی زانستی بەشێک لەو خۆراکانە مادە ئۆرگانیەکان و ئەو پاشماوانەی کە لە ناو شاری سلێمانێک کۆکرێتەوە گۆڕێ بۆ RDF وەکو وزەی جێگرەوە بەکاردێنێ بۆ کارگەکانی شیمەندەوە ئەوە شتێکی باشە ئەوەیە مۆکو شاری سلێمانی بەڕاستی ئەتوانی شتانازی بۆ بکەین کەوا یەکەم پارێزگان لە سنووری کوردستانەوە دواتر زۆر بەوردی باز لە وزەی جێگرەوە ئەو RDF-کین کە ئاماژەت بێت تا بەڵام هەروەک لە قسەکان تا دیار بوو کە سەرچاوەکانی زبڵ و خاشاک لە هەرێمی کوردستان و لە سلێمانی بە دیاریکراوی لە سێ سەرچاوە نەخۆشخانەکان کارگەکان و ئەوەی ماڵان و کە لەسەر جادەکان کە ئاماژەت بێدا ئەگەر لە کارگەکانەوە دەست پێ بکەین کە ڕەنگە بڕێکی زۆری زبڵ و خاشاکانی کارگەکان بن چی لێ دەکرێت ئەوانە بەداخەوە ئەوەش ئەرکی ئێوەی یاخود خۆیان دەبێت بە شێوەیەک لە شێوەکان و بە زانستیانە لە ناوی بەرن وڵی خۆی پێ ڕسمیات لەبەرەوە کارگەکان کەتی تایبەتن پێویستە خۆیان شێوازی چارەسەرکردیانێ بەس بەداخەوە تا ئێستا کارگەکانی ئێمە لە کوردستانە بە تایبەت لە سنووری پارێزگای سلێمانی بە حکمی ئەوەی کە من لە ماوەی 2 ساڵی ڕابردووە بەرپرس بن لە بەدۆداچوون بۆ شێوازی چارەسەرکردنی خۆڵخاشەکانی بەداخەوە هیچ کارگەیەک لە کارگەکان تا ئێستا شێوازی چارەسەرکردنی خۆڵخاشاکیان نییە یا بە شێوەیەکی ناتەندروست و نازانستی لەو شوێنانەی کە خۆیان ئیشەکەن ئایسووتێن یادەن بە هاوڵاتیان ئەسووتێن و مقابل ئەوە هەندێک بڕێ پاریانەیە یاوەکو ئەوەیە تێکەڵاوی ئەو پاشماوانەکەن کە شارەوانەکانی ئێمە کۆیەکاتەوە بەڕاستی ئەوەش بارگرانیکیان بۆ ئێمە دروست کردووە بگرە مەشاکلی بۆ ئێمە دروست کردن کە خۆت دەزانانی ئەم کارگانە پاشماوەی جۆرا جۆریانێ پەلەوەی هەندێکیان پاشماوەی ترسناکیان هەبێ یا وەکو خەستەخانەکان ڕاستە ئێمە لە ناو پارێزگای سلێمانی هەموو خەستەخانەیەک پێویستە دەستگای سووتانی پاشماوەکانیان خۆیان هەبێ بە تایبەتی پاشماوە پزیشکەکان بە هیچ شێوەیەک ڕێگە پێ نەدراوە کەوا تێکەڵی پاشماوەی شارەوانی بکرێت چونکە ئەوانە ماوادی ترس ناکن و ئەبێ سووتانیان بۆ بکرێ بەڕاستی بەگشتی ئیلتیزام بەوە ئەکرێ بەڵام ناتوانین بڵێن لە سادا سەدا بە تایبەتی لە شار و شارۆچکەکان و ئەوانە لەوەچێ دەستگای پێویستیان وەکو دەستگای سووتانیان وەکو پێویست نەبێ بە پاشماوەکان لەبەرەوە هەندێک جار ئەبینین بەداخەوە ئەم پاشمە حتا پزیشکەکانی بە شێوەی نازانستی ئەبرێت داپۆشینی بۆ کرێتەوە ئەمە لە ڕووی زانستی و تەندروستی بەڕاستی شێوە زانستێکی چۆنە بە شێوەی زانستی بێ چۆن بێن بۆ کارگەکانم بۆ نەخۆشخانەکان وەڵی خۆی پرۆسەی خۆڵخاشاک ئەبێ سۆتینی بۆ بکرێت بە پێی جۆری وەکوتم خۆڵخاشاک یاکو ترسناکە یا ترسناک نییە ئەگەر ترسناک بۆ ئەبێ بەشێکی یان ڕقیان بەڵێ پاشماوە ڕقەکان کێمە باسێکنی کارگەکان
ئەبێ سۆتنی بۆ بکرێ سۆتنی بۆ بکرێ بزانانی چنێک لەو بەو سۆتکنێت توانی چنێکی جیاب بکەیتەوە بەڵام بەداخۆ لای وڵاتی هەموو بە کوردی جاکردنەوەی بۆ بکرێ جاکردنەوە بە پێ جۆرەکانی بەڕاستی بەڵام بەداخۆ تا ئێستا ئێمە ئەوەمان نییە یعنی پرۆسی چارەسەرکردنی خۆڵ و خاشاک پرۆسیسێکی بەردەوامە بەڕاستی بەداخەوە ئێمە ئەوەمانیت لە کوردستانی یعنی ئەتوانم بڵێم هەر بە شێوەیەکی زۆر سیستماتیکی ئیشەکانمان ناکەین بەنامەدانی کارگەیەک لێت هەندێک مواد کۆکات و پلاسی کۆکات و شوشۆ کۆکاتەوە بەڵام ئەو شێوەیەکی زانستینی و بەنامەدا ڕێژراو نییە بەڕاستی لەبەر دکتۆر پرۆسێکی هێندە قورسە هێندە تێچووی زۆرە کە ناکرێت بەو شێوە زانستی کە ئاماژی پێدەیت بووە بە ئاگداری بەڕێستانی یان ئێمە وەکو لە سنووری پارێزگای سلێمانی و کوتمەوەی ئەوەمان هەیە ئەو جاکردنەوەی بۆ کرێ و ئاردی بۆ شارەوانەکانی دەرەوەی شارەوەینەکانی ئێمە دوو کارگەمان هەیە کارگەیەکیان لە سنووری ناحەی تەکێ و یەکیشمان هەیە لە سنووری قەزای سەیسارە بەڕاستی دەستمان پێکردو مەرحەلێکی زۆر باشیشی بڕیەوەکەوا بۆ جاکردنەوەی خۆڵخاشاک بۆ پێکهاتەکانی پلاستیک و شوشە و ئۆرگانیکەکە بەڵام بەداخۆ بەهۆی خۆتەزانی شەڕی داعش و جار گر و گرفتی نەمانی بجۆ ئەوانە بەڕاستی کارگەکان تا ئێستا تاوا نەکراون ئەگەر بێت ئەو کارگانە تاوا بکرێەوە ئەتوانی بە شێوەیەکی زۆر باش ئەو خۆڵ و خاشاکانێکێت جیاب بکرێتەوە هیچ نەبێت لە سابی تا لە ساسی بتوانانی جیاب بکەینەوە بەکاری بێنین بۆ ڕیسایکلین و دووبارە بەکارهێنانەوە ئەو لە هەفتاکەشی بەڕاستی ئۆرگانیە بەڕای من وەکو شارەزایەکە لەو بارە هەمە باشترین چارەسەر بۆ چارەسەرکردنی خۆڵ و خاشاک لە کوردستانی خۆمان گۆڕینێتی بۆ وزەی نوێ یعنی نوێزەی نوێەکە وەکوتم ئاردیف باشترین چونکە ئێمە بۆ نمونە لە سنووری پارێزگای سلێمانی ژمارەیەکی زۆر کارگەمان هەیە کە بۆ ئاردیێ ئێستا یەک کارگەی چیمەنتۆمان هەیە بەڵێ لەکەوە ئەتوانێت سوودی لەو ئاردیفە وەرگرتەوە بەڵام حکوومەت ئێمە وەکو حکوومەت بەڕاستی پلانمان هەیە گە پلانەکانمان سەر بگرێ ئەگەر هەوڵ بین ئەو پاشمانم گۆڕین بە RDF بین تەشجیعی هاندان بکەین بۆ کارگەکان بۆ نمونە هاندان بکەین بۆ کارگەکان بڵین هەر کارگەیەک گەر بێت و ئەم RDF بەکاربێنێ لە سابیست تاکسی ساڵانی کەمەکرێتەوە خۆتەزانانی کارگەکان تاکسیان هەیە و پارەی کارە باو ئەمانە وەکو هاندانێک بۆ کارگەکان ئەتوانێت ئەمە بگەم بە نامان هەیە بۆ ئەمانە بەڵام بەڕاستی بەهۆی ئەم زۆرفە مالی و ئەمانە تا ئێستا نەماتوانێت جێبەجێ بکەین ئەو کارگەی کە ئاماژەت پێدا کارگەی RDF-ەکە پێم وابێ لە منتیقی تانجەرۆیە شتێکیوە لە هەموو هەرێمی کوردستانە کارگەی لەو شێوەیە هەیە چەند کارگەیەکمان هەیە بەڵێ هەر ئەوە وەکو RDF ئەومان هەیە ریسایکلینمان هەیە لە ناوچەی بادینان و ئاکرێ جاکردنەوەمان هەیە بابەتێکم بەرچاوکۆتیان تەنانەت لە سەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا سێ کارگەهەیەکیان ئەوەی کە بەڕێزت ئاماژەت پێدا بە بەراورد بە دوانەکەیت لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەم زۆر لە پێشترە لەوە ئەم کارگەی بە تەنها توانێت ریسایکلین بکە بۆ تەواوی پاشماوەکان یاخۆ زبڵ و خاشاکی هەرێمی کوردستان ناتوانانی بۆ هەموو دەرەمی کوردستان تواناکەی بۆ شاری سلێمانیە بۆ شاری سلێمانی کەواتە گرنگە لە شارەکانی تریشا دابنرێت ئەکید یعنی بە دڵنیایی یعنی بۆ شاری هەولێر ئەوەنی من ئاگادارم بەرنامە هەیە لەوێش دروست بکرێ بەڵام هێشتا نەکەوتێت دووبارە جێبەجێکردنەوە ئێمە لە وەزارەتی شارەوانی قسەمان کردەوە پرۆپۆزال و شتیوە حازر کراوە بەڵام هێشتا جێبەجێ نەکراوە بەس وەکوتم ئەمەی خۆمان ئەمەی کە لە سلێمانی هەیە تەنها بۆ تواناکەی 1200 بۆ سنووری پارێزگای سلێمانی بەڵام ئەتوانێت فراوانتر کرێ یعنی بەس بەداخەوە بەهۆی ئەو گرفتانە ئەوەنی من ئاگادارم تا ئێستا ئەو بەهۆی ئەو گرفتانە بۆ کارگەکە دروست کراوە تا ئێستا نەیتوانیە وەکو پێویست بە ئەو توانای خۆشی کە بۆی دانرا ئیشەکانی بکە گرفتەکانی چین وەکو چی بەڕاستی گرفتی ئیداریە ئەم کاتی خۆی کە ئەم گرێبەستەیە کرا لەگەڵ فاروق گروپا کرا لەگەڵ کۆمپانیای لاڤار جاکەوە من یەکێک بووم لە ئەندامانی وەکو بەرنوێنێت بەڕێباتی گشتی شارەکانی سلێمانی بووم بەڕێزان جێگیری بریکار وەزارەتی شارەوانی و پارێزگاری سلێمانی هەموو بەشدار بووین لە دانانی بەرنامە و دروستکردنی ئەم RDF و حتا هەماهەنگی بۆ دروستکردنی کارگەکە گرێبەستی بۆ کراوە بەڵام بەداخەوە تا ئێستا بەهۆی هەندێک ڕۆتیناتی ئیداریەوە یعنی تەندەرەکەی بۆ جێبەجێ ناکرێ ئەو التیزاماتێ داراییکەوە حکوومەت پێویستە بیکە بەرامبەر کارگەکە بۆی ناکە یعنی گرفتی بۆ دروست کراوە بەڕاستی بەداخەمە جێگەی زۆرم پێ ناخۆش من کە بۆ خوێندن ڕۆژمەهات و چاوەڕان مەکەیسا کارگەکە
لە مستاواکی زۆر باشە بەداخەوە هێشتا مەشاگیلی بۆ دروستکراوە ئەو تەندەرێک کە هەیەی وەکو پێویست نیان هێشتوە جێبەجێ بەڵام بەردەوامن لە کار بەڵام لەبەرەوەی کارگەکە خۆیان توانانی بەسپاسەوە یانە خۆیان لەسەر خەرجی خۆیان بەڕاستی بەردەوامن ئەوەکەن ئەوش لەبەر ئەوەیە خۆیان ئەتوانی سوود وەرگن لەو ئاردیەفەی دروستکەن لەبەر خۆیان کارگەی چیمەنتوان هەیە ئەوە هاندەرێک بۆ بۆیان کەوا بتوانن بەردەوام بین ئەگەنام پێویست بووکە حکومەت هاوکاریان بکە ئەو التیزاماتی مادی کە بۆیانی دانا بۆ هاوکاریانەی کە حکومەت بۆیان دانا بە بیکرا چونکە بەڕاستی لە جیهانە لە هیچ شوێنێکا من تەجربەی هەم وڵاتانە بینیوە لە ئەمریکا ئەوروپا ئاسیا هەمووی بینیوە پرۆژەکانی ژینگەیی بە داعمی هاندان و پاڵپشتی حکومی ناکرێت ئەبێت کەسێک هەبێ پاڵپشتیان بکات لە ڕووی مادیەوە لە ڕووی ئیداریە ئەو کات ئەتوانێت لەبەرە زۆر بەی ئەو پرۆژە ژینگەیانە قازانجەکانیان ناگاتە ئەوەی بەشی خەرجەکانیان بکە لەبەر ئەوە بێ بە شێوەیەک لە شێوەکان حکوومەت هاوکاریان بکە پاڵپشتیان بکە ئیتر بە شێوەیەک لە شێوەکان کەواتە ئەتوانین بڵین کە ئەمریکا لەو هۆکارانەی کە وای کردووە کە کەرتی تایبەتیش بە شێوەیەکی گشتی نەتوانێت گرنگێکی زیاتر بە ڕیسایکلین بات و کارگەر ڕیسایکلیندا بمەزرێنێ یان دروستیکە زۆر جارۆ قسەیەکرێت کاڵێن کارگەکانی ڕیسایکلین داهاتیان نییە لەبەرەوەی کە داهاتێکی وای نییە خەرجەکانیان زیاتریان تێچۆکانیان زیاترە ئەمە هۆکارێکە بۆی کە هیچ وەبەرهێنێک یاخود هیچ سەرمایه‌دارێک گرنگی بەم بابەتەنەیە دروستە؟ بێگومان باسم کردم ئێمە ماسەر پلانێکمانەیە بەپێ ئەو ماسرە پلانە ئێستا ئێمە بووە لە قۆناغی سێمی ماسەر پلانەکە بووین کە قۆناغی بڵین درێژخایەنی ماسەر پلانەکە بوو یعنی ئەوای ئێستا ئێمە معمەلی ڕیسایکلەکانی تەکیە و سەیسایە دەق و سلێمانیشمان تەواو بووە بۆی پاشماوەکان جاب کرایەتەوە ئێستا بیرمان لەوە کرا و کارگەی پێشکەوتو دروستکەین کە مەوادەکان جاکەینەوە چی لێ بکەین چونکە بەڕاستی تۆ ئەگەر کارگەی ڕیسایکلیژی دابنی پلاستیکیشی جا کردەوە کارتۆنت جا کردەوە شوشت جا کردەوە ئەی دوای ئەوە چی لێەکەی یعنی مەفروض بۆ ئێستا ئێمە بیرمان لەوە کرا هاانی بۆ بەرهێنەکانمان باید بەهات ناکارگەنیان دروست کرا بۆی ئەو مەوادانی کە جاکرێتەوە بگۆڕانە بۆ مەوادی سوود بەخشتر بەس بەداخەوە کوتم ئەوەتە هێشتا کارگەکەی ریسایکلینەکەی نەتەکێتەوە بۆ نەوەی سەیساقیشتەوە بەهۆی بەڕاستی بینەکردنی شایسەدارەکانی کۆمپانیەکانەوەی ئێمە شواکە بەڕاستی کۆمپانیەکانی کەتی تایبەتیش نەوێرن بێنە پێشەوە خۆتەزانی وەبەرهێنەر کە بۆ بەرهێنانەکە حسابی بزنسەکە و قازانجەکە بۆ خۆی پلانی تایبەتی خۆی لە ماوەی چەند ساڵە پارەکەی وەبەرهێنانی بکات و چەنە قازانجەکە ئەگەر دڵنیان نەبێتەوە قازانجەکە ناتوانێت بەرداوام بێت. دکتۆر لە گرافیکەکاندا هاتبوو کە دەڵێ بەشێکی زۆری زبڵ و خاشاکان دادەپۆشرێ بە تایبەت لە ناوچەی دهۆک و ئاکرێ و ئەو ناوە داپۆشینەکانیان ئایا بە شێوەیەکی زانستی ئەو نیزانیاریت هەبێت نەکەری ئەوێ هەر بە شێوەیەکی گشتی زبڵ و خاشاکی هەرێمی کوردستان ئەو جۆری کە دادەپۆش یاخود ئەو بەشی داپۆشێ بە شێوەیەکی زانستی ئەندازیاریانەیە یاخودنا بەداخەوە نەخێر ئەتوانم بە شێوەی گشتی بڵێم نەخێر چونکە ئێمە هەر ئەوەیە چاڵێکی بۆکەین و دایە پۆشین و ئەزانم لە ئاکرێ و لە دهۆک لانفڵێکمان هەیە بەڵام بەڕاستی ئێستا معلوماتی آخر معلومات نییە بزانم چ گەیشتە چ قۆناغەیە بەڵام نەخێر ئەوەی کە ئێمە ئەیکەین چاڵێکە و زبڵەکەی تێکردی و دایە پۆشین بەڕاستی ئەمە کارەساتی ژینگەیە زۆر خراپە و بە فیرۆدانی چونکە وەی بڵین پاشماوەکان لە وڵاتان بە سەرچاوی داهادانرێت بۆ وڵاتەکە بە سەرچاوی وزەدانرێت بەس بەداخل ئێمە بۆتە بەڵا بۆ وڵاتەکەمان چونکە بەڕاستی ئێستا ئێمە وەکو شارەوانەکانی سلێمانی یەکێ لە گرفتەکانمانەوەی جێگانیە یان حتا جێگاش نییە چاڵەکەش هەڵکەنین بۆی زەوڵەکەی تێکەنی و داپۆشین یعنی بەڕاستی وەکو وتم لاندفیلمان هەیە دیزاینمان بۆ کردووە مەرحەلەیەکی قۆناغێکی زۆر باشی بڕیوە لە ناوەڕاستی پرۆژەکە وەستاوە ینی پارەی ئەوەی تەکێت 4 میلیارد دینار 5 میلیارد دیناری تا ئێستا تا خەرج کراوە لە ساڵ 50 پرۆژەکە ڕۆشتووە بەڕاستی ئێستا پرۆژەکە وەساوە تۆ گەر پرۆژەکە تاوانەکەی ئەو ساڵ 50 ئەفەوتێ بەڕاستی لە سێ سایق هەر بە هەمان شێوە پارێکی زۆرمان خەرج کردووە لە ناوەڕاستی پرۆژەکە وەسانی کەواتە پێویستە حکومەت لەم کاتا بەڕاستی بیر لەوە بکاتەوە ئەو پرۆژانە بە زووترین کات تەواو بکات چونکە ئەم شێوازێکی ئێمە ئەیکەین نەزانستیە و نەتەندروستیە بەڕاستی کارەساتێکە و کارگەکانی بە شێوازێکی زۆر خراپ من چوومەتە کارگە حتا بۆ چارەسەرکردنی ئاوەڕۆکانیان ئەو سڵەجەی کە دروستە بێ ئەو پاشماوانی کە دروستە لە چارەسەرنی ئاوەڕان پرسیارم لێ کردو باشە دوایی تۆ چی لێکەی ئەم پاشماوە ڕقەی کە دروستە بێت توێتی وڵایی بەمەی کە من ناو ئاوی تانجەرەوە
يعني تصور پارەی یاوە یەکەیەکی چارەسەرکردنی ئاوەڕۆکەی داناوە لە ئەنجامی چارەسەرکردنی ئاوەڕۆ مادەی ڕق و قڕی دروستە بێت کە پێویستە چارەسەرکردنی تایبەتی بۆ بکرێت پێم وتۆ چی لەکەی ئەڵێ وەڵای بەمەیکەمە ناوتان زۆر جاوتم کاکە چیمان کردو یعنی تۆ ئەم هەموو پارەش خەرج کردووە هاتووی بەڕاستی لەولا ئاویتان جۆرەمان بۆ وێرانەکەی بەڕاستی دەستگاکانی خۆشمان وەکو حکومەت من خۆشم کە یەکێکم لە حکوومەتە لەوەی ئێمەش وەکو پێویست نەمانتوانبی ئەو ئەرکەی کە لەسەر شانمانە جێبەجێکەین بە تایبەتی فەرمانگەی ژینگەی سلێمانی چونکە من لە ڕووی زانستیەکەوەی بڕام بە چارەسەرکردنی خۆڵخاشەکە بڕام بەوە نیە تەنها بە غەرامەکردن نوێنەرێکی فەرمانگەی ژینگەی سلێمانی یا دایرەکەی من بڕاتە بەس غەرامەی بۆ کارگانە تەنها خەرامەکردنە تا ئێستا ئەوە پەیڕەو کرابوو بەڵام وەکوتم لە 2 ساڵی ڕابردووە مۆڵەت لێوەرگرتنەوەی شتێکی وەڵە هیچ نەکرا ئەو شتانە نەکراوە بەس لە 2 ساڵی ڕابردووە ئێمە هەوڵماندا ئەو شێوازە بگۆڕین وەکوتم لیژنەیەکی باڵا لە ئاسی پارێزگای سلێمانی دروست کرا نوێنەری هەموو دایرەکانی تیا بوو منیش وڵی سەرۆکی لیژنەکە بووم لە مای 2 ساڵە بەڕاستی ئێمە وتمان باو لەو شێوازە تەقلیدی جاران واز بێنی ڕۆشتی کارگە بەرکارگە سەردانمانەکردن مەشاکیلەکانمان باسەکرد لەگەڵیانە مەشاکیلەکانیان چییە خۆڵ و خاشاکانیان چییە پاشماوەکانیان چییە و شێوازە زانستیەکانیشمان پێوتن یعنی حەلەکانیشیان چییە 2 ساڵی ڕێک ئێمە خەریکەوە بووین تا لەخیرا توانیمان چەند ڕاستپادێک بڵێ دروست بنووسینەوە بە گروپەکەمان دامان بە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی خۆشبەختانە دەنگی لەسەر دراو کرا بە بڕیار و ئێستا ئەوەنی من ئاگادارم ئەو ڕاستپادانێکی ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی کردمان ئێستا کراو بە پرۆژه یاسا بەرزکرات و بە ئەنجومەنی وەسیلان بکرێت بە یاسایەک لە هەموو کوردستان جێبەجێکرێت یعنی ئێمە وەکو سلێمان ناتوانین بڵین شانازیش بکەین بەوەکوال لەمای ئەم 2 ساڵە خۆمان مانوو کرد توانیمان وەکو بڵێ ئەساسێکی یاسایی دابنین بۆ کارگەکانیش کەوا چۆن بتوان مامەڵە لەگەڵ پاشماوەکانیان ڕێگەی ڕاستپادانەوە دکتۆر زۆر جار گلەیەک لە هاوڵاتیان دەکرێت دەڵێت پاشماوەکانیان یاخود پاشۆڕەکانیان تێکەڵ دەکرێت تر هەر لە خۆراکی و لە پاشماوی ئەلکترۆنی شوشە و بتڵ هەمووی تێکەڵ ئەکرێت بەڵام ئەو تا جەنابتان باز دەوەکەن کاڵێ ئەگەر بێت و جیاش بکرێتەوانێت کە ئێمە نەتوانی کارگێکی ڕسایکلینمان هەبێ کاری لەسەرفەیش سوودێکی نییە کەواتە نابێ گلەیەکی واش لە هاوڵاتیان بکرێکە ئەم شتانە تێکەڵەکرێنەوە کاتە فڕێدرێن لە وڵاتە پێشکەوتوەکان بەڕاستی پرۆسی خۆڵخاشاک بە دەرەجەی یەکەم پشتە بەسێت بە وەکو بڵێ هۆشیاری هاوڵاتی بەڕاستیەکە ئێمە ئەگەر سیستمێکمان نەبێت بە سیستم نەڕواتی یان پرۆسەکە بەردەوامی نەبێ و کاتە هاوڵاتیان چ ڕۆڵێکیانە بێت هاوڵاتی ڕۆڵی ئەو بێ بەسەر هیچ نەبێت لە ماڵەوە ئێمە بتوانین پاشماوەکان جاکەین ئەو کاتە چارەسەرکردنەکەی ئاسانە بێت ئەگەر جیا بکرێتەوە لە لای هاوڵاتیان هەر بەجیا بارەکرێ یاخود ئەوەی ترکی ئەمە وەکو شارەوانی پێویستەکەوا بەنامی تایبەتمان هەبێت لە وڵاتان وایە بەڵێ ڕۆژێک دانراوە بۆ نمونە بۆ پاشماوەی خۆراکی ڕۆژێکی دانرا بۆ پاشماوەی ئەوانی کە مەجای ئەوەی تیا هەیە ڕیسایکلین بکرێت لە وڵاتان وایە کەواتی ئێمە دەتوانێت بکەین بەس بەڵامەکو خۆت وتت بەڕاستی گەر ئێمە کارگەکانمان نەبێ ماوە دەجاگەرەوەکەی تا چارەسەر نەکەین یا ڕیسایکل نەکەین کەواتە یانە بێ دووبارە بچینەوە لە تانجەرۆ تێکەڵی کەینەوە بکەینەوە بە ژێرگەڵەکەەوە یعنی هیچمان نەکرد دکتۆر کاتمان هیچ مەمەوە ئەگەر بکرێت دواسەرنجی خۆت لەسەر بابەتەکە بە کورتی پێم بڵێ من سپاس دەکەم من سپاسی بەڕێسانەکەم بەم دەرفەتە ئەو پەیامی کەمێ لە ئەخیر کۆتایی ئەما بگەن بەڕاستی ئەمە پێویستە دەستگایەکی ئەو بڵێ چارەسەرکردنی خۆڵخاشاکمان هەبێت لە کوردستان نابێت بەشی ژینگەمان هەبێت لە شارانەکانی سلێمانی چونکە لە هەموو وڵاتان مؤسسەی چارەسەرکردنی خۆڵخاشاکەیە پێویستە ئەم مؤسسەیە بەردەوام بێ پەیوەندی بە هیچ شتێکەوە نەبێ پەیوەندی بە گۆڕینی بورهان و فلان و فلان و فلانە بەڕێوەبەر و وەزیرەوە نەبێ مؤسسەیەکی تایبەتی هەبێت تایبەت بە چارەسەرکردنی خۆڵخاشاک ئەم مؤسسەیە کەسانی پسپۆر و شارەزایی لە هەموو بارەکانی تیابێ بەردەوامی پلان و بەنامی خۆیان هەبێ بە چارەسەری خۆڵخاشاک ئەگینا بەم شێوازەکە ئێمە ئێستا لە کوردستانە بەردەوامین بە 100 ساڵی کەش ناتوانانی چارەسەری خۆڵخاشاک بکەین کەوا من خۆی خوشمەیەکێکم لەو کەسانی کە بەپرسین لەو ناتەواوی مادوو نەبن دکتۆر دەستان خۆش بێت زۆر سپاس دکتۆر بورهان عەبدوڵڵا کە بەڕێزیان دکتۆران هەیە لە ئەندازیاری ژینگە و لێپرسرایی بەشی ژینگە لە بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانی سلێمانی سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکەدا بەڵێ بەڕێزان ئەچینە لای بابەتێک کە هاوکارانم بۆیان ئامادە کردوین هەر لەسەر پرۆژەی ئاشکردنەوەی
سلێمانی کە باس لە خێزانێک دەکات دەڵێت من خۆم لە سەردەمی لاوەتیدا زۆر چوومەتە هاوێنە هاوار و سەیرانگای سەرچنار بەڵام لە دوای ئەوەی کە خێزانی پێکێناوە منداڵی بووە منداڵەکانیان ئێستا تەمەنیان گەیشتووەتە 7 بۆ 18 ساڵ تازە بۆ یەکەمین جارەکە سەیرانگاکە دەبینین بابێکۆ بینەری بین. ساڵی هەشتاکان تەنها ئێرە جێگا بوو کە خەڵکە هات بۆ دەربڕێنی خۆشی و کاتی پشوو و کاتی سەیران جا و کاتە تەبعاً کۆمەڵ خێزانیش دانیشتن بۆ نان خواردن. من بۆ خۆم چەندین جار پاری پاسەکەم پێ نەبووە باشە لە شێمحەدینەوە بە پێ هاتووم بۆ ئێرە ئەو کاتانەی سەیرانگای سەرچنار بۆن و بەرامەی سلێمانی لێدەهات دەیان کەسی هاوشەوی ئیدریس ئیبراهیم بۆ ئاوێزان بوون لەگەڵ دیمەنی جوانی سەرچناردا لە گەڕەکە دوورەکانی شارەوە بە پێدەهاتن بۆ ئێرە بەڵام نزیکەی 20 ساڵ دەبێت ئیدریس و هاوشێوەکانی کچان و کوڕانی تازە پێگەیشتووی شار دەبینینی ئەم بەشە جوانی سلێمانی بێبەشن ئێستا و دوای بڕیارەکەی سەرۆک بافڵ ئیدی سلێمانی و سەرچنار و خێزانەکان ئاشت بوونەوە یەکەم جارە بێنە ئێرە و بەم بارانەش تەنها بۆ خۆشی ئەوە هاتوین کە مناڵەکانم ئێرە ببینن بزانن سەرچنار کوێ خۆمان لە ماڵ و چەند جار دانیشتین بۆمان باس کردوون کە کاتی گەنجی ئێمە مەسەلەن ئەم شوێنانەی تر نەبووە ئەوەی کە هەبووە بۆ هەموو خەڵکی شاریش بە سەرچنار هەبووە زۆر حەزمانە کرد ببین کامانوت با بڕۆین ئەوێت ناتوانم ئێوە بەرمە ئەو شوێنانە بەبەرەوەی ئێوە عیلەن کچی عیلە نابێت هەنێشت هەیە ئێوە بیبینن ئێستا کە بینی تەست چییە؟ وڵا ئێستا زۆر هەستێکی خۆشم هەیە عنی تەسەوڕم ناکرێەوە نەخۆش بێ ساڵیادی هاوسەرگیریانە بۆ یەکەم جارە سەیرانگای سەرچنار دەبینن بە چرکاندنی چەند دوێنەیەکی یادگاری زەمن دەکەن بە شاهێر کە سەرچنار سەرتۆپی جوانیەکانە دایکم و باوکم وەختی خۆی 98 هاتووم بۆم سەیرانگای بۆ دیمەنەی ئەوان باسیە کرد وێنەیەکی وان خسبۆ مێشکی ئێمە کە حەزمانە کرد بەڕاستی تاموچێژی ئەومانە بوو کە سەردانی ئەم شوێنە بکەین بۆ ئەو یادگاری کە تۆمارمان کرد لێرە ئەتوانم بڵێم یادگارێکی خۆشە چونکە یەکەم جارمانەوە ئەو ئاسوودەی لێرە هەمان بۆ لێ شوێنێکی ترانەمان بووە زۆر خۆشحاڵم من بەڕاستی تۆ هەستت چییە ساڵیادی هاوسەرگیریەکەتان بە جۆرە لە جۆرەکان سوپرایز بوو توانیتان بێنە سەیرانگای سەرچنار و یەنە بچرکێنن ئەوڵا ئەکسەر وتی بچین بۆ کوێتم چین بۆ سەرچنار ڕاستی ینی شوێنێکم کەس باسیەکان ڕسمەکانی لە فەیسبوک بڵاو بۆتەوە ئەم گەڵا و وەرزی پاییز و تو باران بوو پێمان خۆش بوو بین لێرە ڕسمەکانمان بگرین کات بە سەربەری سەیرانگای سەرچنار تەمەنێکە باڵای بە سلێمانیدا هەڵزمیوە لە گزینگی بەیاندا دەبێت بە ڕووناچی و لە تریفەی مانگەشەویشدا دەبێت بە ئەستێرە و سلێمانی دەدرەوشێنێتەوە کاتێک دێتە سەیرانگای سەرچنار و ڕۆحت تێکەڵ بە دیمەنە دڵڕفێنەکەی دەبێت باشتر تێدەگەیت بۆچی حەزەتی نالی لە یەکێک لە بەیتە شعرەکانیدا دەڵێت ئەمجا مەوەستا تا دەگەیە عینی سەرچنار ئاوێکە پڕ لە نار و چنار و گوڵ و چنوور هەردی عادل گەلی کوردستان سلێمانی سپاس بۆ هاوکارانم بۆ ئامادەکردنی ئەو بابەتە بەڵێ دەچینە بەشی دووەمی بەرنامەکە کە هەروەکو لە پێشێکەکەدا ئاماژەم پێدا کە باز لە وزەی پاک و بەرەمهێنان و بەکارهێنانی وزەی پاک دەکەین لە هەرێمی کوردستاندا باز لە سوود و گرنگیەکانی دەکەین باز لە جۆرەکانی دەکەین بە گرافیک دەست پێ دەکەین زای لە گرافیکەکاندا وزەی پاک چیمان پێ دەڵێت زانیاریەکان لەسەر بابەتەکە دەخینە ڕوو دواتر لەگەڵ میوانەکەماندا دەست بە گفتوگۆکردن دەکەین. پرۆژە ژینگەیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەرەمهێنانی کارەبا لە ڕێگەی وزەی پاکەوە پێشووتر 649 مەگاوات کارەبا لە ڕێگەی وزەی پاکەوە بەرهەم هێنراوە لە ڕێگەی هەردوو بەنداوی دوکان و دەربەنیخانەوە بەڵام ئێستا بڕەکە بەرزتر بۆتەوە بۆ 1952 مێگاوات بە ڕێگەی ئاو بە ڕێگەی هەڵم دەچینە گرافیکی دواتر. پلانی داهاتووی حکوومەت و وەزارەت ئەوەیە کە ئێستا لە 20 بەرهەمی کارەبا لە ڕێگەی وزەی خاوێنەوەی بەڵام پلان وایە لە 6 ساڵی داهاتوودا ڕێژەکە بەرز بێتەوە بۆ لە 50.
لەسەر بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ دکتۆر علی محەممەد کە بەڕێزیان پسپۆڕی بواری ژینگەن و مامۆسای زانکۆن. دکتۆر علی بەیانیت باش و بەخێر هاتی. سەرەتا پێم خۆشە لە مێژووی وزەی پاک و بەرەمهێنانی وزەی پاک و بەکارهێنانەوە دەست پێ بکەین. مێژووی بەرەمهێنان و بەکارهێنانی وزەی پاک لەسەر ئاسی جیهانی بۆ کێ گەڕێتەوە؟ سپاس. لە ڕاستیدا مێژووی بۆ مێژووی دیێری نەگەڕێتەوە هەر لە سەرەتای مرۆڤەوە لەگەڵ ئەوەی کە هاتووە وزە بڵێن ڕینوبل ئێنێرجیمان هەیە کە وزەنیەکانن لەگەڵ ئەوی کە نەوت و خەڵوز و کۆمەڵشتی بەکارێنەوە هەنێ وزەی بتری بەکارێنەوە کە گەڕێتەوە بۆ 600 ساڵ زیاتر لەمەوە پێش کە هە لە سەرەتای دروستبوونی بەلەمەکانەوە کە هەوڵیان ناو وزەی با بەکاربێنن یاخود وەکو مەسلەی ئاش بۆ هارێنی گەنم و کردنی بە ئارد سوودیان لە وزەی با وزەی ئاو بەکارهێناوە وردە وردە مرۆڤ ئیسفادەی لێ کردووە بەڵام لە سەرەتای ئەزدەی پێشوو بڵین لە 30 ساڵی پێشوە زیاتر ئیحتیمام دراوە بە وزەنیەکان و ئەویش وەکو جێگرەوەیەک بۆ نەوت و مشتقاتەکانی کە بەکارێ هێنرێت ئەویش هۆکاری ئەساسیەوەیە کە ئەگەڕێتەوە بۆی کە ئێستا ئێمە لە قەیرانێکی زۆر گەوران کە ئەویش گڵۆبڵ وۆرمینە گەرمبوونی زەوی تێکرای زەوی دەرجەی بڵین پلەی گەرمی زەویە کە ئەویش کۆمەڵە گاز هەیە ئەو کۆمەڵە گازە بەرگری لە ڕاگررتنی دەرەجەی حرارەی زەوی ئەکەن ئێستا سکنس و ئەستوری ئەو بارستە هەوایە بڵین ئەو بەرگە هەوایە زیادی کردو وای لێ کردو کە تێکڕای دەرجی حرارەی زەوی ئێستا بەرز بێتەوە بۆ 1.2 کەویش کۆمەڵە قەیرانی بە دوای خۆدا هێناوە ئەمە ژوای کردو لە کۆ زۆرێک لە وڵاتان ئەگەر لە دوای مەجال بێ قسەی لەسەر بکەین کە بگەنەوە دەرئەنجامی کە ئەبێت جێگرەوەیەک بۆ نەوت و ئەو شتانی کە بەکار دەهێنرێت و غازی CO2 بەرهەمەی هێنەوە وتێت بەرگە هەواوە ئەبێت جێگرەوەیەک هەبێت کە لەگەڵ ژینگە هاوڕێ بێت و گازەکانی گرین هاوس گاز وەکو CO2 بە دەرەجەی یەکەم کەم بەرهەم بێنێت و بێتە هۆی ئەوەی ئێمە بتوانین لەو ئاستە زیاتر بەرز نەبینەوە تا ئەگەینە لە ساڵی 2050 بگەنە نێت زیرۆ کە دانراوە بۆ ئەوەی کە باڵنسی ڕابژیرێت لەوەی کە ئەو ئیمیشنە ئیکرێتەوە بەرگە هەوا لە هەمان کاتە بەکار باشە. دکتۆر لەسەر ئاستی نێودەوڵەتی وزەی پاک بە چەند ڕێگا بەرهەمەهێنرێت و دیارترین یان ئەوانی کە بەکارهێنێت لەسەر ئاستی جیهانی و کاری لەسەرەکرێ زیاتر کامانن؟ کۆمەڵە ڕێگەی جیاوازێت بە تاکید بەڵام ئەوەی کە زۆر سەرچاوەترین یانن یاخود گرنگترین یانن لە ڕێی سۆلە ئێنێرژیەوەی کە بە دەرەجەی یەکەم احتیمادی ئەکرێتە سەر ئێسا وین پاوەیە کە بەهۆی وزەی سوود بینینە لە وزەی بە هایدرۆپاوەیە کە بڵین لە سوود بینینە لە جوڵەی ئاو یاخود لە شەپۆلی ئاو شێوازەکەمان هەیە کە هەنێک وڵاتان بەکارێنن کە ئەویش هەر وزەی زەریاکانە کە زیاتر ئیسفادەکە لە بەرزبوونەوە و نزمبوونەوە یاخود هاتن و ڕۆشتنی شەپۆلی دەریا و بایۆماسمان هەیە کە ئەمانە زیاتر بایۆماس زیاتر احتیمال دەکات سەر خۆڵ و خاشاکە کە دایە پۆشن و چارەسەرێک و غادی میثێنی تیا بەکارهێنن تیاکۆکەنەوە و بەکارهێنرێتەوە ئەمانە دیاریترینیان و سەرکترینیان لە هەرێمی کوردستانە دکتۆر چەند جۆریان گونجاوە لەگەڵ ژینگەی هەرێمی کوردستانە کە بتوانێت لەو ڕێگەی وزەی پاک بەرهەم بهێنرێ و تا ئێستا لە چەند ڕێگانە کە کاری لەسەر کراوە بەرهەمهێنراوە؟ زۆر باش ڕاستیەکەی ئێمە دەریامان نییە و زەریاشمان نییە تا سود لەو جانبیان وەرگین بەڵام وەکو سۆلە ئینێرژی ئێمە هەر بە تێگرا عێراق لە سا 60 دیزەتە کە ئەتوانین ئەگەر ئیسفادەی بە دەرەجەی یەک لە مەرحەلەیە کامەتوانین لە سۆلە ئینێرژی کاویش وزەی خۆرە ئیسفادەی لێ بکەین وەگەزانی دوو بەنداومان هەیە بەنداوی دەربەندی خانە لەگەڵ دووکانە کە لە ساڵی 50کان و چلەکانەوە دروست کراوە تا ئەسێمە سوودی لێبینین ئەکرێت لە داهاتوە لە کوردستان لەبەر ئەوەی ئێمە ئەو پانتایی کە هەمانە داگیر نەکرێت بە چونکە تۆ سۆلە ئینێرژی پانتایەکی زۆریش داگیرەکات ئەتوانین کۆمەڵە بەنداوی تە دروستکەین هەمووەکو ئەوەی کە کۆمەڵی ئیسفادەی تری لەکەین بۆ خەزەنکردنی ئاو و کۆکردنەوەی ئاو و بەرە ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی هەم ئەتوانین بەکاری بێنی بۆ بەدەزێنانی وزە لێوەی هەر چەند هەنێک لە سەرچاوەکانەڵێن ئەوەنەی سۆلە ئینێرژی ڕینۆبڵە لەوە چێ هایدرۆپاوەر ئەوەنە ڕینۆبڵ نەبێ ئێمە بە دەرەجەی دووەم ژەتوانین ئیسفادە زۆر لە چونکە کوردستان و عێراقیش وڵاتێکی گەرمە
سوود لە وزە خۆر بکەین و سۆڵێنێکی بەکار دکتۆر کاڵی ئەوەی وزەی خۆرەکە ڕەنگە ئێستا هاوڵاتیان پرسیاری کەوان لا دروست بێ ئایا ئەو سۆلەر ئینەرژی کە ئاماژەت پێدا پێویستی بە ڕووناکیە بۆی کە وزەی پاک بەرهەمبێنیان پێویستی بە خۆر و بە گەرمیە پێویستی بە تێشی خۆرە کەواتە ئەگەر بۆ حسابە بێت لە وەرزی زستانوانەیە کەمتر بەرهەمیە بێت ئەوە یەکێکە لە کێشەکانی ینی دیسەدڤانتێژەکانی چونکە وە خەزمکردنی ینی چۆن تۆ بتوانی خەزنی ئەو وزەیە بکەی لە کاتێکی ترا چونکە پێویست بە خەزانێکی زۆر گەورە ئەبێت و بە تاقێکی زۆرە بێت و ئەگەر خەزنیکەی لە وەرزەکانی تردا کە خۆر کەمە بەڵام ئێمە ئەتوانین جاری وایە دوو سەرچاوەتێکەڵەکەین بە یەک بڵین وزەی خۆر لەگەڵ ئەوەی مەسەلەن وین پاوە یاخود کە ئیسفادە لە سوود لە وزەی با ئەبینین یاخود لەگەڵ هایدرواتێکەڵی بکەین بە شێوازێک کە بتوانین ئیسفادی لێ بکەین بەڵام بەڕاستی لە ئەوەی چێکە لە دیزەدڤانتێژەکانی سۆڵی ئێنێرژی کە ئەبێ خۆر هەبێت یانێ لە هەنێک بە ڕێژێکی کەمیش بێت هەرە بێ خۆر هەبێت کەواتە مەرج نییە هەریەک لەم سیستەمانەی کە ئاماژەمان پێدا تەنها سوودیان هەبێ دەکرێت زیانیشی هەبێت دکتۆر بە تاکید ئێستا هایدرۆپاوە کە تۆ دایێنەی تۆ مۆفۆلۆژی یاخود بە شێوازێکە تۆ ژینگە تێگەیت لەوە چێ درەختی بۆ بڕیتەوە بینای پتیا دروستەکەیت شێوازی ژیان لەو ناوچانە گۆڕیت بەڵام بەراورد بە ئیسفادەکان و بە سوودەکانی کەمن یانی ئەمە زیانەکانی زیانێکی کەمە مەسەلەن سۆلە ئینێرجی کە تۆ دانی خۆشی بەشێک لەوانە وەکو تیشکەکان ئەیاتەوە ژە بێتە هۆی ئەوەی کە دیسان گلۆبال وارمین دروست بکات بەڵام بەراورد دیسان هەن بە هەمان شێو بەراورد بە ئیسفادان و بۆ سوودانی کە هەیەی کەمە بۆی بەکارهێنانی زۆر باشترێکە وەک لەو زەرەری کە فۆسل فیول کە بڵین نەوت و مشتقاتەکانی یاخود خەڵوز یاخود دەرشتێکتر ئەو دەرەجە زۆری کە گازی CO2 کاتە بەرگە هەواوە یەکێکە لە سەرچاوەکان ترەوەی بە ماسەوەکو باسمان کرد و کە پێشتر ئەو هاو کاک دکتۆر باسی کرد ئێمە خۆڵ و خاشاکێکی زۆرمان هەیە لە کوردستانە ئەشێ سوودی لێ ببینین بەو شێوازەی بە شێوازێکی زانستی بە شێوازێک کە ئێمە داپۆشینی بۆ بکەین پێشەوەی خۆڵەکە بکرێتە ئەو چاڵانەوە بە شێوازێک لە شێواز ڕووپۆشی ئەو خاکەکەین بۆی ئەو خۆڵ و خاشاقی کە کۆ بێتەوە نەچێتە گراونوەتەر و ئاوی ژێرزەوی پیسی بکە دوای ئەوی دای ئەپۆشین وەکو بخارێکی لێ ئەو غازی کە کۆ بێتەوە وەک لە وڵاتە پێشکەوتەکان بەکارێنێ ئەمەتوانین ئیسفادی لێ بکەین و سوودی لێ ببینەوە ئەو کارگەی کە لە تانجەرۆ هەیە چەند دکتۆر بورهان کەمێک ئاماژە پێدا بەو شێوە بۆ سیستەمە کارەکات کە ئاماژەت پێدا ئەوی تقریبان سیستەمێکی پێم وایە ئەڵمانیە ئاردێفەکەی کە چارچەوەی وزەی پاکە و یاخود ئەکەوێتۆ سەر وزەی پاکەکان ئەوەی کە ئێمە زیاترەکەن چەندێک ڕێژەی CO2 کەنە بەرگە هەواوە ئەگەر ڕێژێکی CO2 بە قەبارێکی زۆر بکەنە بەرگە هەواوە ناتوانین بڵین گرین ئینێرجیە یاخود گرین ئێنەرژی یاخودەوە تا بێ زۆر بە ڕێژەیەکی کەم یا بێ زیرۆ CO2 بکاتە بەرگە هەواوە ئێستا بۆ نمونە سۆڵە ئینێرژی هیچ گازێکی CO2 ناکاتە هەواوە بەڵام بایۆماس ناتوانین بڵین بۆ دەرەجەیە کە بەڵێ ڕینیۆ بڵە بەس گرین ئینێرژی نییە ینی وزەی سەوز نییە لەبەر ئەوەی هەنێک لە گازەکانە کاتە بەرگە هەواوە کەواتە ئەگەر ڕیزبەندیەک بکەین بۆ وزەی پاکەکانی یا خۆڕێگاکان بۆ بەرەمێنانی وزەی پاک دەتوانین بڵین کە سیستمی سۆلارەکە یان تیشکی خۆرەکە باشترین یانە ئەکەوێتە سەر چۆنەڵی جوگرافیا و پێگاتی وڵاتەکان بۆ نمونە عێراق ئەگەر ئێمە هەرێمی کوردستان ئەگەر هەرێمی کوردستان ئەتوانین ئێستا زۆربەی زۆری وڵاتانی جیهان بە تێگڕا زیاتر بە دەرەجەیەک وزەی بڵین سۆڵە ئینێرجی بەکارێنن کە سوود لە تیشکی خۆرە بینن دەرەجەی دوو زۆربەی لە وڵاتەکان کە زەریا و دەریاکان یان لە دەورە پشتیان لیان نزیکە ویند ئینێرجی بەکارهێنن بەس دەرەجە یەکەم سۆڵە ئینێرژیەکەیە دکتۆر هەر یەک لەم سیستەمانی کە ئاماژە پێدام ئەم شێوازی بەرەمهێنانە لە ڕووی تەندروستی چەند ڕەنگە پسپۆڕێکی بە ڕێزیشتان نەبێت بەڵام حتمان ڕەنگە زانیاریەکی باشتان هەبێت لەسەر بابەتەکە لە ڕووی تەندروستیەوە هیچ کاریگەریەکە بێ لەسەر تەندروستی ئەو کەسانی کە لەو شوێنەدا کار دەکەن یا لەو شوێنەدا نزیکن بەتایبەت سیستەمی سۆلارەکە کە ڕەنگە هەندێک ماڵ هەبێ بێوێ بۆ خۆی لە ماڵەکەی خۆی داداینێ بەپی سۆلەرەکە بڕوا ناکەم ئەو زیانە تەندروستی هەبێ بەو شێوازە ئەشێت وین پاوەرەکە لە هەنێ وڵاتان چۆنەڵی زەرەربا لە هەنێک باڵندە و کۆمەڵێک ژیانی هەنی حیوانات یاخود هەنێک کەس بە سەوت و ئەو نۆیزەی کە دروستیەکەن لە دەوریا ئیزعاج بن پێی
بەڵام وەکو ئەو زیانە تەندروستی کە بڵێ هێتی وەکو بایۆماسەکە کە تۆ لەگەڵ خۆڵ و خاشاکایشکی بەو شێوازەنیە نەخێر. ئێستا لە کاتی دانانی بورجەکانە بورجی شەبەکەی مۆبایلۆشتانە هاوڵاتیان تۆزێ گرفتیان لەوە هەرچەند دوو بابەتی زۆر جیاوازن بەس هەر بۆ بەرچاوڕوونی وت منەکە ئەگەر گرفتێ کێشەیەکی تەندروستی هەبێ بۆی کە ئێمە ئاماژەی پێ بدەین. دکتۆر لە ڕووی سیانەکردنەوە هەڵبەت هەر یەک لەم سیستەمانی کە ئاماژەت پێدا ڕەنگە ئەگەر دوای چەند ساڵێک بێ پێویستی بە سیانەکردن بێت تێک بچێ ئێمە لە هەرێمی کوردستان لە کەسانی وا شارەزا پسپۆرمان هەیە کە لە کاتی تێکچوونی بابەتێکە یان سیستەمێکدا بتوانێت سیانەی بکات یاخودەوە تاوە کۆمپانیانی کە ئەم بابەتانە بەرهەم دەهێنن دەبێت خۆشیان کەسانی پسپۆریان هەبێ نەبێ بە بابەتی غازی LPG-ەکەوە. لە ڕاستیدا ئێمە زۆرێک لەو شتانەوە دێ لە دەرەوە هاوردە دەکرێن بە تاکید لە سۆڵ ئێنێرژی کە بێ یاخە و تۆرباینانی کە بۆ وین پاوەر بەکارێنین یا هەر جیهازێک هەر شێوازێک لە جیهاز کە بۆ ژیانی ڕۆژانی خۆمانیتر لە تەندروستی و بیگرە هەتا هەر کارگەیەک هەر شتێک لە دەروی وڵات بە تاکید هاوردە دەکرێت لە بەرەوەی خۆماڵینی خۆمان دروستی ناکەین تۆ پێویست بە پسپۆر هەیە کە شارەزیابێتیابیان پسپۆرانی کاتێک کە تۆ هەر جیهازێک لە وڵاتێکە کڕی ئێمە بەس بە حاڵی خۆمان لە زانکۆ کاتێک کە جیهازێک کڕین بۆ فەحسی شتێک ئەبێت کەسێک بنێرین بۆ ترینین چەند کەسێک بنێرین بۆ ترینین یا چەند کەسێک لە دەروی وڵات کە دێت ترینین بە چەند ستافێکی خۆمان بۆ کابووی کە ئەوان گەڕانەوە عقدەکەیان تەواو بوو ئێمە خۆمان توانین مینتینسی و بەردەوام کالیبرێشنی بۆ بکەینەوە بۆ ئەوی بە شێوازێک لە کاتی تێکچووندا یا لە کاتی شکاندنا یا لە کاتی ڕاوەساندا هەر عاتڵێک هەر شتێک هەبێت تۆ بتوانی بە زووترین کات چارەسەری بۆ بکەیت بێ پسپۆری خۆمان و خۆماڵیمان هەبێت. بەڵێ وەکو پسپۆڕێکی بواری ژینگە وەکو ناوەندێکی ئەکادمی پێشنیاری ئێوە چی دەبێت بۆی کە حکوومەت بتوانێت گرنگێکی زیاتر بە بابەتەکە بدات و کاری زیاتر لەسەر وزەی پاک بدات لە هەرێمی کوردستاندا؟ بەڕاستی وەکو وتم ئەمە بۆتە خەم و هەمی زۆربەی زۆری وڵاتان زۆرێک لە وڵاتە زلهێزەکان ئێستا بە قەبارێکی زۆر پارە فەند ئەیەن ئەکرێت حکوومەتی عێراقی سوودی لێ بینی و بەڵام بەڕاستی ئەوەی کە بینم حکوومەتی هەرێم بەو دەرەجەی بۆ شێوازەی حکوومەتی عێراقی سوودی لەو فەندە ژینگەیانە نەبینیوە کە وڵاتانی زلهێز یاخو وڵاتانی G8 یا G15 یا G20 کە ئەیەن سوودی لێ ببینین پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمان بێنە سەرخەت ینی ئاگاداری ئەوە عەبن چونکە بەڕاستی ئێمە ئەو ژینگەی کە دروستیەکەین هەر لە خۆڵ و خاشاکەوە هەر لەو سووتاندنی نەوتەکەەوە هەم لەو شێوازە دروست و نازانستیانی کە ئێستا بەکارێنێت سیرەکەی کاریگەریکی زۆری لەسەر تەندروستی خۆمان لە ئێستادا دروست کردووە کەم کەسمان هەیە لە زۆربەینەکان بە سەرەتان نەمرێمەش کۆمەڵی هۆکاریە کە نامەوێت سەرتی پێ بێشێنم ئەبێ بێنە سەرخات و ناکرێ من ژینگەیەکی نالەبار و تەندروست و پیس بەجێ بێڵم بۆ نەوەی داهاتووم کە بە خۆڵ و خاشاکێکی پیس یاخود بە نەوت پیسکرا بێت یا بە شێوازێکە بۆیە پێویستە یاسایەک دەر بکرێت کار ئاسانکاری بکرێت و هاندان بکرێت بۆ کۆمپانیاکان یاخود بۆ وەبەرهێنەرەکان تا بتوان وەبەرهێنانی زیاتر لەم بوارانە بکەن لە کوردستانە و لە ئاسێکی تریشدا ئاسی ڕۆشنبیری خەڵک زیاتر بکرێت و زیاتر بەوە ڕۆشنبیر بکرێن یاخود بەوە زیاتر زانیاریان زیاتر بکرێت لە ڕێی بەرنامەیە لە هەر شێوازێکەوە تا ئاستی ڕۆشنبیری و ئاستی هۆشیاری هاوڵاتیان ڕۆڵی سەرەکی دەبینێت لەم بابەتەیە لە هەموو کاتێکە لە هەموو کاتێکە هەر لە بەکارهێنانی ئاوە هەر لە بەکارهێنانی وزاک لە بەکارهێنانی سارکەرە و گەرمکەرەوە لە بەکارهێنانی چۆنەڵی ئۆتۆمبیل یاخود هەر شێوازەکان بە تاکیدەوەکەوێتەوە سەر ئەو تاکانی کە لەو کۆمەلگا هەن کە بتوانن کەمترین جۆر وزە بەکاربێنن تاوی کەمترین ژینگە پیسکەن دۆستی ژینگە بن بەڕاستی دکتۆر لە سەرەتای قسەکانە کە دەستمان کرد بە قسەکردن ئاماژەت بەوەدا کە بەرزبوونی پلەکانی بەرگاوە و گۆڕانکاریەکانی کەشوهەوا پاڵنەرێکی سەرەکی ببووی کە وابکە لەسەر ئاسی جیهانی گرنگێکی زیاتر بە وزەی پاک بدەن کەواتە ئەو کۆبوونانی کە ساڵانە دەکرێت هەر لە کۆبوونەکانی جیبیز کۆنفرانسی گلاسگۆ کۆربەندی ئابووری داڤۆز لە چەند ساڵی ئەخیردا لە ساڵی 2015 ڕێکەوتنامەی پاریس هەر یەک لەمانە نەیتوانیوە کاریگەری کەوتوی هەبێت لەسەر ئاستی جیهانی کە بتوانێت ئەو گۆڕانکاری کە دروست بووە کەمێک بگەڕێتەوە دووە. لە ڕاستیدا ئەوەی کە دەرکی پێکرا پێشتر کێشەی تەبەقی ئۆزۆنمان هەبوو چینی ئۆزۆنمان هەبوو لە ساڵی 1970 کاتێک کۆربەند دێکرا و پێبرا دوایەوە دەرک بەوە کرا لەلایەن کۆمەڵە زاناوە کەمە کێشێکی لەو گەورەترمان نێرکەویش گلۆبڵ وەرمینە بەرزبوونەوەی پلەی گەرمای زەویە بە تێگڕا ئەوە بوو دوای ئەوە کۆنفرانسی دوای ئەوە هەتا پرۆتۆکۆلی کیاتۆ کە لە یابان گیرا
بە دوای داهات و ساڵی 2005 خراە جێبەجێکردنەوە بە دوای ئەویشدا ڕێکەوتنامەی پاریز هات کە ئامانج لێ گەڕانەوە بۆ ساڵی 1990 ینی ڕابوەستین لەو دەرەجەی حرارەی کە ئێستا هەمانە نەک بگەڕێنەوە بۆ زیرۆ و زۆرێک لە وڵاتانە هاتنە سەرەوەی کە ئیمزا بکەن و چەند وڵاتێکی زلهێز نەبێت کە ئەمریکا پێشتر ئیمزای کرد و دوای پاشەکشەی کرد و سین و هندستان و کۆمەڵی وڵاتی ترەکە هێشتا پابند نەبوون بە وڵاتە پیشەسازەکان ئەوانی کە زیاترین ڕێژەی گازی CO2 چونکە بەرپرسی یەکەم ئەمریکایە ڕوسیایە وڵاتانی یەکێتی ئەوروپایە وەسین و ئێران و هندستانش لە وڵاتانن کە زیاترین ژینگە پیسەکەن پێویستە پابەت بن بۆ پرۆتۆکۆلەوە بۆیە لیمیتێکیان بۆ دانرێ ئەبێ بگەنە ئەو ئاستا بۆ نمونە ساڵی 2030 ئەبێ بگەنە ئەو ئاستا بەڵام بەداخەوە زۆربەی لە وڵاتەکان ناتوانن بگەنەوە ڕێژە بە دوای جێگرەوەیە کاگەڕێن بۆ فۆسل فیول کە نەوتە هەتا ئێساش بتێو نەتێو لە سا 68 دانیشتوانی سەرزەوی ئەو زانە بەکارێنن بەداخەوە بەڵام ڕێژەکە بەرەو کەم ڕۆشتۆ ینی لە ساڵی 2010 تا 2021 لە سا 68 بۆ لە سا 62 دابەزیوە لەگەڵ ئەوەشە سیرەکەین ڕێژەی بەکارهێنانی سۆڵی ئینێژی لە سا 22 بۆ لە سا 28 بەرز بووەتەوە ئەمەش ینی چۆنەڵی کۆمەڵی خەبەر و کۆمەڵی هینی باشن کە بەڵێ بۆیە زۆری لە وڵاتان ئێستا سیناتۆتە سەرخەت کە ئێوێ لە سا نیوەی وزەکەی بکە بە ڕووزەی خۆر وڵاتی ئەڵمانیەکە لە وڵاتانی کە ئێستا لە سا سیانزەی ڕێنێبل ئەنێرژی بەکارێن وزەنیەکان بەکارێنێ بەریتانیا بە دوای ئەودا لە سا دوێنێ بابەتێکم بەرچاوکەوت کە دەڵێ وڵاتی هۆڵەندا بڕیاری ئەوەی یاوە کە تا ساڵی 2030 لە دوای ساڵی 2030ەوە ئیتر هیچ ئۆتۆمبیلێک نەمێنێ لە وڵاتەکە بە سوتەمەنی کارکار بەبێ هەمووی بەکارەبا و بە وزە ئیشکات ئەمە شتێکی باشیان هەنگایەکی باش لە سەراستینەوە دەوڵەت ئەمانگایکی باشە و زەختێکیشە لە سەریان چونکە ئەوان بەڕاستی کۆمەڵە کارگەیانەیە ژینگە پیسەکە بەڵام ئەگەر ئۆتۆمبیلە سوتەمەنیەکان نەنێرن بە وڵاتانی تر بخۆی وردە بەرە ئەو نەمان ئەچێ ینی ئەم نەوتە هەر شتێکە بەڵام وزەنیەکان بەرەو لە نەمان ناچێت بگرێتوانین چۆنەڵی بەردەوامە مستەدامە ئەتوانی سوودی لێ ببینین ئەویش چۆنەڵی ئەگەر بەو شێوازە هەرزان بکرێت و نرخی هەرزانتر بکرێت وەکو لە وڵاتانی ئەوروپا خۆتەزانی نرخی کارەبا و نرخی وزەکان زۆرن سۆلە ئینێرژی یا خود وینپاوە ئەوانە بەکار بهێنرێ زیاتر نرخی کارەباین بێت زیاتر تەشجیعی خەڵکەکات بۆ ئەوەی کە وزەنیەکان بەکاربهێنن زۆر سپاس دکتۆر مادوماگەلی سپاس بۆ تەواوی زانیاری و پێشنیار و ڕێنمایەکانت سپاس بۆ دکتۆر عەلی محەممەد کە بەڕێزیان مامۆستای زانکۆن و پسپۆڕی بواری ژینگەن لەم بەرنامەدا لەگەڵ ئێمە تا ئامادەم و سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون کاتێکی خۆش.